دەرمان یا با بڵێم AI کە بەکارێت لە دەرمانە چییە؟ ڕەنگە ئەوە زۆر بمانی ئەنی کاتێک گوێمان لێ ئەبێ AI لەگەڵ دەرمانە تێکەڵ ئەکرێ بە تەواوی مەفهومەکەی وەرنەگرین. ئەگەر بە سادەی بوومان باس بکەی یعنی چی ئەم تێکەڵکردنە؟ زۆر ڕاستە. ئەگەر پێناسێکی با بڵێن زۆر سادە AI بکەین، AI بریتە لە بەکارهێنانی سۆفتوێرێک یاخود ئامێرێک لە پێناو ڕاپەڕانی ئەرکێکی بیرکردنەوەی هیزری کە بە شێوەیەکی ئاسایی مرۆڤ جێبەجێیەکە. ئەنی کۆمەڵک ئەرکی بیرکردنەوەی هەیە وەکو نووسینی با بڵێن کتێبێک یان نووسینی کۆد یان دروستکردنی وەبسایتێک یان دیزاینکردنی وێنەیەک یان باڵێن کێشانی وێنێک. ئەو کە ئەرکانە کۆمەڵک ئەرکن پێویست بە بیرکردنەوەی مرۆڤە، پێویست بە هزری مرۆڤ لەوە بتوانین ڕایپەڕینی. AI کاتێک کە ئامێرێک یان سۆفتوێرێک ئەوی شانە جێبەجێ ئەکات پێوترێت زیرەشی دەستکرد. و لە پێناو تێگەشتنی زیاتر لە زیرەشی دەستکرد پێویستە جۆرەکانی زیرەشی دەستکرد بزانین. باش. دوو شێوازی پۆڵێنکردنی با بڵێن زیرەشی دەستکردمان هەیە. شێوازە چەند بە پێی زیرەکایەتی زیرەشی دەستکرد دەکەیت چەندە زیرەکە. سێ زۆرمان هەیە، سێ زۆری با بڵێن زیرەشی دەستکردمان هەیە بە پێی ئەو زۆرە. زۆرێکیان نارۆ AI، زۆری دووەمە AGI کە Artificial General Intelligence، زۆری سەمیان بریتە لە Super Intelligent AI. زۆری یەکەمیان کە نارۆ AI لاوەکەی ڕادیارەکە لە مەودایەکی کورتی ئەرکانی کۆمەڵک ئەرکی دیاریکراوە ئەتوانی جێبەجێ بکات. سنوودارە ئەرکانە وەکو ChatGPT کە ئێستا هەمانە کۆمەڵک ئەرکەتوانی جێبەجێ بکات، بەڵام لە دەروی ئەرکانە ناتوانێت هیچ شتێک جێبەجێ بکات. واتە ناتوانێت هەموو ئەرکە بیرکردنەوەی هیزریانە جێبەجێ بکات کە مرۆڤ توانین جێبەجێ بکات. ئەوەیە کە ئێستا بەردەستە. زۆری دووەمیان کە پێوترێت Artificial General Intelligence یاخود AGI، ئەوەیە کە زیرەشی دەستکرد لە هەر بوارێک کە مرۆڤ توانای هەیە ئەتوانی هەر ئەرکێکی بیرکردنەوەی یاخود زری جێبەجێ بکات وەکو مرۆڤ. ئەتوانی وەکو مرۆڤ بیر بکاتەوە، هۆکار بینتەوە، تێبگات و خۆی بگونجین لەگەڵ هەر بوارێک. ئەویان ئەو شتێک کە زیاتر با بڵێن کۆمپانیاکانی AI هەوڵی لێ بۆدن لێ کە دەستیان بکەی پێش یەکتر. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.